کڵاوێن پێشکەش دەکرێت. سڵاوتان لەبێ خۆشەویستان، شەوتان باش، ڕەمەزانی ئەم ساڵ بێتە خێر و خۆشی و بەرەکەت بۆ هەموو لایەکتان و نوێژ و ڕۆژ و عیبادەتتان قبوڵ بێت. ئەم شەویش لە چوارەم شەوی مانگی پیرۆزی ڕەمەزان لەگەڵتانم لە پرۆگرامی کڵاوێن بە هیوام ئەم شەو بتوانن لەگەڵمانە بەشدار بن و بە ختیاوەرتان بێ و هەروەها بەیەکەوە کاتێکی خۆش لەگەڵ بەرنامەی کڵاوێن و یاری کڵاوێن بەسەر بەرین لە ڕێگەی ئەو ژمارە مۆبایلانی کەوا لەسەر شاشەکە دەرئەکەوێت ئەتوانن پەیوەندیمان پێوە بکەن و بەختی خۆتان تاقیب بکەنەوە. هەروەها لایڤی ڕاستەوخۆواتە لایڤی بەرنامەکە لە پیجی کەناڵی ئاسمانی کەرکووک سەتەلایت چەناڵ ئێستا بە شێوەیەکی ڕاستەوخۆ پەخش ئەکرێ. ئەتوانن ئێوەش لە ڕێگای پیجی کەرکووک سەتەلایت چەناڵ بەشدار بن لەگەڵمان بە زۆرترین کۆمنت و هەروەها زۆرترین شێر. ئەو کەسێک کە زۆرترین کۆمنت و زۆرترین شەیری پیجەکە بکە و زۆرترین کۆمنت بۆ لایڤی بەرنامەکە بنووسێت هاوکارانم کۆتا پەیوەندی ژمارەی مۆبایلی لێوەرئەگرن و کۆتا پەیوەندی ئەو چانسی ئەبێ و لەگەڵ ئێمەدا بەشدار ئەبێ لە بەرنامەی کڵاوێندا. هاوکات ئەم بەرنمەیە بە سپۆنسەری سەرەکی لێپرسراوی بەشی وەرزشی مەڵبەندی دووی یەکێتی نیشتیمانی کوردستان لە کەرکووک بە درێژایی مانگی پیرۆزی ڕەمەزان بەردەوام ئەبێ لەگەڵتان و ڕۆژانە خەڵات ئامادەکراوە بۆ کەسانی کە لەگەڵ ئێمەدا بەشدار ئەبن و هەروەها بە خدیاوەریان ئەبێ و ناوێن ئەچێتە نێوتیر و پشکەوە. یاری کڵاوێن کە یاریکی کۆنی کوردەواریە ئێمە ئەم ساڵ لە بەرنامەی کڵاوێندا زیندوی ئەەکەینەوە. ئەچمە لای یەکەم پەیوەندیمان کاگڕەنجمان لەگەڵە لە سلێمانیەوە. کاگڕەنج سڵاوت لێبێ و شەو باش. زۆر سپاس. چۆنی کاگڕەنج؟ بۆ تۆ ئەگەر سەوتی تەلەڤیزۆنەکەت کسکی سپاس دەکەم. زۆر باشە. کاگڕەنج شارەزای یاری کڵاوێنی؟ کاگڕەنج گوێبیستی تۆ نابم سەوتت زۆر خراپە. زۆر باشە. شارەزای یاری کڵاوێنی؟ زۆری شارەزای کاتە بێ براوی لەگەڵمان ئیشەڵڵا. کاگڕەنج پەندێکم ئامادەیە سەرتا پەندەکەت لێ پرسم و دەست بە یاریەکەکەین. باشە. کە جام پڕ بوو لێ ئەڕژێ بە دڵنیاییەوە. ئەچمە لای یاریەکە ئەمەم ستیلەکەیە کاگڕەنج لە دەستی مندایە. یاریەکە دەست پێەکەم و تەرکیزی چاوەکانت لە لای دەستی من بێت. دیاری یەکەم گوڵ بەڵێ باشمارە حوتی بە هاوکاریەوە ژمارە حەوت گوڵ بێ بەداخەوە فەرموو. کاگڕەنج بەردەوام بە. لەسەر گوڵم ماوە یەک گوڵت ماوە بەڵێ لەگەڵ 6 فت. ژمارە یەک فت بێ. ژمارە یەک فت بێ. باشە. ژمارە شەشی وا فت بێ. ژمارە شەشیش فت بێ و بەداخەوە مستیلەکە لە ژمارە شەشا بوو. کاگڕەنج کاتێکی خۆش بۆ تۆ خوارد لەگەڵ ئەچمە لای هێرۆ لە سلێمانیەوە. هێرۆ سڵاوت لێبێ و شەو باش. بەڵێ دەستخۆشی بەرنامەکەتان لێکم خۆشحاڵم بەشدارم. زۆر سپاس بۆ تۆ هێرۆ. من خۆشحاڵ بووم کە تۆ لەگەڵمان بووی هێرۆ لە چەمچەماڵی ئازیزەوە. بەڵێ زۆر سپاس. سپاس بۆ تۆ هێرۆ. شارەزای یاری کڵاوێنی؟
والله تقريبا سبحان الله مزنه بۆ خەڵک لێدەم دەرەچێ بەس نازانم ئیتر بۆ خۆم بۆ تاکو ئێستا زانیتە لە کام کڵاوە بووە؟ والله تقريبا باشە با بزانین بەختی خۆت چۆنە بێ. إن شاء الله هێرۆ سوارتان بەڵێ. نەگلێت بەڵێ پەندەکەی تۆ ئەڵێ سوارتان نەگلێت نابێ بە سوار نابێ بە سوار. زۆر باشە یاریەکە لەگەڵ هێرۆ دەست پێکەم. بەڵێ ئەمەم ستیلەکەی هێرۆ. بەڵێ زۆر باشە. هێرۆ فەرموو. بەڵێ یەک دەقەیەکدا لای ئێمە تا سەرەتا بێ گوڵێ دەی بەڵێ بەڵێ دا تا دوو گوڵ بێ ژمارە 2 گوڵ بێ. بەداخەوە هێرۆ فەرموو بەردەوام بە. سێفت سێفت. باشە. یەکیش بافت بێ یەکیش بافت بێ. ئۆکەی. بەڵێ بەڵێ چواریش بافت بێ چواریش فت بێ. دڵنیای؟ بەڵێ چواریش فتکەم؟ دڵنیای؟ واللهی دا حەوت فت بێ دا حەوت فت بێ چوار یان حەوت؟ حەوت حەوت حەوت. حەوت بافت بێ حەوت بافت بێ. دڵنیای؟ والله تۆ دەکەی قسلق بەڵێ بەڵێ با حەوتیش فت بێ کێشە نییە باش فەرموو. هەشتیش بافت بێ هەشتیش فت بێ. باشە. والله تا ئێستا باش هاتوون زۆر باش هاتووی. بڕوا بکە دەست و ئەمەندە ئەلەرزی خۆبەستێکم بەدەستا یعنی شتەکان هەتا ئێستا بە باشی بۆی هاتوومە بەڵێ واللهی نازم چواریش بافت بێ دەی چوار فت بێ. چوار فت بێ. تێشی بوو چوار فت بێ. بەڵێ بەڵێ بافت بێ فت بێ. واللهی نازانم فت بوو. واللهی باگوڵ بێ فەرموو. ئێستا نازانم تۆ منت کردە قەلەقا بافت بێ زۆر باش هاتووی تا ئێستا. بەڵێ ئێستاکە هاتە سەر 5 و 6 بەڵێ تەنا بەخوا با لە پێنجەکەیە بێ و با گوڵ بێ گوڵیش نەبوو ئێوە خۆش 5 گوڵ بێ. بەڵێ دڵنیای؟ واللهی دا ئیشەڵڵا گوڵ بێ گوڵ بێ.
بیکەمەوە بیکەرەوە تشت دەخوا دڵنیای وەڵی تشت دەخوا بیکەرەوە هاوکاریشی پێ نییە هاوکاریکردنی هێرۆ 5 گوڵ بێ بەڵێ باگوڵ بێ پیرۆزە زۆر سپاس زۆر سپاس پیرۆزە هێرۆ پەیوەندێکی ترمان لەگەڵا خات و پەخشانمان لەگەڵە لە شاری سلێمانیەوە پەخشان خان سڵاوت لێ بێشە و باش سڵای خواز بەسەر بێ دەستخۆشی بەرنامەکەی لێ چۆنی پەخشان خان ئەیەوە چۆنم بەخۆدان داستن زۆر سپاس تۆ چۆنی دەنگ و باست وەڵا ئێمە داچین لەگەری بەرزانسی یاخوا تۆ هەر باشی پەخشان خان یاخوا ئێوە زای سپاس دەکەم بە قوربان پەخشان شارەزای یاری کڵاوێنی بەڵێ باشە پەندەکەی تۆ ئەڵێ کەچەڵ تیمارکەر بوایە تیماری سەری خۆیە کرد تیماری سەری خۆیگرا چەند ئێستا کەچەڵەکانیش باش تیماری سەری خۆیان کردووە ئەرە وەڵا باشە ئەمە ستیلەکەیە دەست بە یاریەکەکەم فەرموو ئامادەی بەڵێ باشە پەخشان خان فەرموو ناکەن دڵ بێ 5 گوڵ بێ بەڵێ بەداخەوە فەرموو با یەک دادا یەک فت بێ چەند یەک یەک فت بێ بەڵێ بەڵێ باشە فەرموو دا دوو فت بێ چەند دوو فت بێ بەڵێ باشە با كفحت با حوتي فت حوتیش فت بێ بەڵێ باشە بەداخەوە پەخشان خان ستیلەکە لە ژمارە حەوتا بوو کاتێکی خۆش بۆ تۆ خوات لەگەڵ ئەچمە پەیوەندێکی تر ئەلوو ئەم کاتت باش ئەم کاتێکت باش ئاستان باشی چۆنی کاک ئەیوب باشی تۆ زۆر زۆر سپاس دەکەم بەڕێز دڵخۆشی بەرنامەکەت دەکەم سپاس بۆ تۆ کاک ئەیوب دووەم جارە لەگەڵمان بەشدارە بێت بەڵێ دووەم ساڵیشمانە لە سایمەد میوانی بەرنامێک بەڵێ کاک ئەیوب تۆ پرۆگرامی یەکەم لەگەڵم بەشدار بووی و توانێت مستیلەکە بدۆزیتەوە بابزانام ئەمڕۆژ ئەتوانی مستیلەکە بدۆزیتەوە پشتیوان بەخوای گەورە زۆر باشە پەندەکەی تۆ ئەڵەیە ئەوەی دەتگرێنێت دۆستتە ئەوەی پێت پێکەنێ بەڵێ دژمن دوژمنتە زۆر ڕاستە ئەچمە لای شاردنەوەی مستیلەکە باش دەست پێکەم کاک ئەیوب باشە
ئەوەستان بە گوڵێکمان ژمارە 6 بێ ژمارە 6 بەڵێ بەداخەوە فەرموو ژمارە 8 دوان فت بێ ژمارە 8 فت بێ ژمارە 8 فت بێ باشە ژمارە 1 فت بێ ژمارە 1 فت بێ بەڵێ باش ژمارە 4 ژوان فت بێ ژمارە 4 ژمارە 4 چی بێ فت بێ فت بێ دڵنیای بەڵێ باشە بەڵێ کاک ئەیوب ژمارە 3 ژوان فت بێ چەند پێ 5 پێ ژمارە 3 ژمارە 3 چی بێ فت بێ فت بێ باشە ژمارە 2 فت بێ ئاوەتخان ژمارە 2 فت بێ و بەداخەوە وستیلەکە لە ژمارە 2 بوو کاک ئەیوب کاتێکی خۆش بۆ تۆ و خوارد لەگەڵ ئەچما پەیوەندێکی تر سڵاوت لێبێ و شەو باش هاتوو میدیامان لەگەڵا لەکوێوە میدیا خان لە کەرکووکی خۆشەویستە بەرداوتان بۆ خوازم سپاس دەکەم میدیا سپاس بۆی لەگەڵ مندا بەشدار بوویت الحەمدلله ئێمە باشین هیوامان باشی ئێوەی بەڕێزە قوربانە بە میدیا خان دەنگ و باس چۆنە الحەمدلله ئێمە زۆر باشین یاخوا باشبی میدیا شارەزای یاری کڵاوێنی تقریبا یعنی تقریبا پرۆگرامەکەت بینیوە بەڵێ باشە پرۆگرامێکی چۆنە بەلاتەوە پرۆگرامێکی جوانە دەستان خۆش بە هیوای بەرداوامتان بۆ خوازم زۆر سپاس دەکەم ئامادەی دەست بە یاریەکە بکەین بەڵێ پەندەکەی تۆ ئەڵێ لە دەرگای هەر کەسێک بدەیت لە دەرگات دەدرێتەوە دەرگات ئەدرێتەوە زۆر ڕاستە دەست بە یاریەکەکەم میدیا خان بەڵێ میدیا فەرموو بەڵێ بەس بۆستێ بادەسی ئەخیری تداینێت یەکەم جارە بێ بڵێک لێدەم وایە بەڵێ بڵێکم پێ بۆن جەواعەت کێ هاوکاریەکە وەڵا ماڵەوە ماڵەوە با 6 گوڵ بێ 6 گوڵ بێ دڵنیای وەڵی تر بە قسەی ماڵەوە بە قسەی ماڵەوە نایگۆڕی با ئەوە بێ بە قسەی ماڵەوەکەم نایگۆڕی دڵنیای ئەگە بە قسەی خۆم کەم ئەم کوژم بێ بەر بە قسەی ماڵەوەکەم میدیا خان دڵنیای شەش بەڵێ. بکەمەوە هەر 6 بکەوە با قسەی ماڵەوە شەش بێت گوڵ بێ بەڵێ ئەیکەمەوە بەڵێ نایگۆڕی حەوت کڵاوی کەت هەیە ئەتوانی هەڵیان بژێری وەڵی من جارێ ورکم لە 6 دا با هەرەوە بێت ئەیکەمەوە دیکەوە فەرمی پیرۆزە زۆر سپاس دەکەم پیرۆزە میدیا خان زۆر سپاس خوا لەگەڵ. یالا کەتکۆ
فەریدون. کاک فەریدون چۆنی؟ ئەلو ئەو کاتتان باش باشتر پیرۆز بۆ تۆ. بای مانگی ڕەمەزانتان لە یەکەم دەستخۆشی و بەنامە جوانت لە یەکەم ئاوەتان زۆر سپاس دەکەم کاک فەریدون. دەنگ و باس چۆنە؟ وەڵڵاهی منیە لەخوا بەزیێنێ چکارێت کاک فەریدون؟ ها چکارێت؟ وەڵڵا لە دایری کارەبا کارەکەم لە دایرەی کارەبای. زۆر باش. بەڵێ کاک فەریدون شارەزای یاری کڵاوێنی؟ بەڵێ شەوانی ڕەمەزان دەرەچنە دەرەوە بۆ یاری کڵاوێن و یاری ناوەڵە سینی من زەرف؟ وینانم نییە لەبەرەوە پەیوەندی مەشغوڵ دایری کارەبان چی کاتێک تەلەفۆنم بۆ کە نەبێ بڕۆینەوە بۆ دایرە لەش ساغ بێ ئاخوا. دەست بە یاریەکە بکەم؟ دەست پێ یارەکە لە دەر ئەوەی بەرز بفڕێت، ئەوەی بەرز بفڕێت بەڵێ نزم 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 بەرزە ئەوەی بەرز بفڕێت نزم بەرزە نزم چی؟ هانی لوتی بەرزە وانە نا ئەوەی بەرز بفڕێت نزم وەڵای من لە بەندوانە باشنی لە بەند باشنی شارەزام نیە لە بەندوان بۆ وەڵای باشە ئەوەی بەرز بفڕێت ئەوەی بەرز بفڕیان کۆترە چییە؟ نزم چییە بێ؟ نزم کاک فەریدون ئەگەر پەندەکە نەزانی ناتوانانی یاریەکە لەگەڵ من بەردەوام بکەی. نزم خۆی بەرزە نا هاوکاری دەکەم ئەوەی بەرز بفڕێت نزم نزم بەس نزم چی؟ نزم بۆ خۆیەتی نا وەڵا بەخوا ئاوکاری ئەختیارات مام دەرێ تیارات نییە زۆر ئاسانە پندێکی کوردیە. هاوکاری دەکەم ئەوەی بەرز بفڕێت نزم نزم خۆ بەرزە نا نزم کۆترە کۆتر نییە نا خۆ هینە گا هانی کورە ناوگە هاوکاری یەکمان کەوا بەرزارکەین یەکەم جارمانە داوای لێبوردنەکەم کاک فەریدون ناتوانم هاوکاریت بکەم مەرجی بەشداریکردن لە یاریەکەی من زانینی پەندەکەیە تۆش زۆر هاوکاریم کردی و پەندەکەت نەزانی. خۆ بەرزە نەوەڵڵا داوای لێبوردنەکەم کاتێکی خۆش بۆ تۆ کاک فەریدون سپاس کە لەگەڵمان بووی. ئەچمە پەیوەندێکی تر خات و ئەسمام لەگەڵە لە شاری هەولێرەوە. ئەسما خان سڵاوت لێ بۆ شەو باش. شەو باش ئەسما خان چۆنی؟ زۆر سپاس تۆ چۆنی؟ الحمدلله یاخۆ باشبی. ئەسما شارەزە یاری کڵاوێنی؟ بەڵێ باشە پەندەکەی تۆ ئەڵێت ئەوەی بەرز بفڕێت ئەسما الله نازاشت نزم چی؟ نزم ئەوانێ نا ئەوەی بەرز بفڕێت نزم بخۆی پەندەکانی ئەسما ئەوەی بەرز بفڕێت نزم دەکەی بەعەدە نزیکی والله نازانم ئەوەی بەرز بفڕێت نزم دەبینێت نا والله نازانم زۆر نزیک بووی. ئەسما بەڵێ داوای لێبوردنەکەم ناتوانم هاوکاریت کەم لەوە زیاتر پەندەکە ئازانی؟ بەخوای نازانم لەوە زیاتر داوای لێبوردنەکەم ئەسما کاتێک خۆش بۆ تۆ خوارد لەگەڵە. چۆ پەیوەندێکی تر خات و سەروین لە هەولێری خۆشەویستەوە. سەروین خاسڵاوت لێ بۆ شەو باش. ئەلو شەو باش چۆنی سەروین خان؟ زۆر سپاس باشات سپاس بۆ تۆ من باشم گەر تۆ باش بیت سەروین خان. زۆر سپاس سەروین پەندەکەی تۆ ئەڵێت بۆی لە یاریەکە لەگەڵم دەست پێ بکەی ئەوەی بەرز بفڕێت ئەوەی بەرز بفڕێت نزم دەبێتەوە نزم چی؟ نزیکی نزم نازانم
ئەوەی بەرز بفرێت نزم نزم دەبینێت نا نزم چیە بێ نزم دەبێتەوە زۆر نزیکی وڵای یارمەتێکم بدە ئەوەی بەرز بفرێت نزم نزم دەبینێت نا نزم دەکەوتەوە زۆر زۆر نزیکی سەروین وڵای کەم دێکم بدە ئەوەی بەرز بفرێت نزم وڵای لە بۆم بگۆڕە زۆر دەبێت لە یەکەم بەرنامە هەوڵ دەدەم بۆم وەرنەدەگیرا هاوکاریم کردووی سەروین نزم دەکەوێتەوە وڵا هێر ئەوانە زان زۆر هاوکاریم کردووی ئەوەی بەرز بفرێت نزم سەیری دەستم کان نزم وڵای ئەوە درەنگ لە تەلەڤیزیۆنەکە ئەوە دەبێت یەک دەقە دەست خۆش سەرویندا لە بردنەکەم نەتوانی وەڵامەکە بزانی کاتێک خۆش بۆ تۆ خوارد لەگەڵ ئەچمە پەیوەندێکی تر لە نیاخان لە شاری سلێمانیەوە لە نیا چۆنی ئەلو ئەم کاتۆ باش بۆ تۆ لە نیا تۆ چۆنی باش سەلامەتی لەخوا بەجار بۆ تۆ لە نیا دوم جار لەگەڵمان بەشدار بی بەڵێ زۆر باشە ئەم ساڵ نەخار بەشداریم کردەوە ئەم ساڵێکم داتم ئەم ساڵێکە یعنی من دیارە تێکەڵم کردووە ڕاستەکەیان ئەم ساڵێکم داتم زۆر باشە لە نیا پەندەکەی تۆ ئەڵێ ئەوەی بەرز بفرێت نزم دەنیشێتەوە نزم دەنیشێتەوە زۆر ڕاستە لە نیا یاریەکە لەگەڵ تۆ دەست پێەکەم ئەمە مستیلەکەیە بەڵێ دەست پێەکەم لە نیاخان بەڵێ فەرموو باش شەش گوڵ بێت شەش گوڵ بێ دڵنیای بەڵێ وڵای دنیایم بەستی خۆم تاقیەکەمەوە وەختی خۆت تاقیەکەیتەوە نایگۆڕی بەڵێ نەوەڵا شکە سوێگەش مەهرەمان سەڵێتی با هەر ئەو بێت ئەیکەمەوە باش پیرۆزە زۆر سپاس زۆر خۆش بێت پیرۆزە مستیلەکە لە ژمارە شەش هابوو لە نیاخان پیرۆزە پەیوەندێکی تر کاک یونسم لەگەڵە لە دوو بزەوە کاک یونس سڵاوت لێبێ سەرچاوم تۆنی باشی مانگی ڕۆژانتان پیرۆز بێ باشی سپاس لە تۆش پیرۆز بێ بەڕێزی سپاس بە تۆ کاک یونس دەنگ و باسی دوو بز وەڵا خۆشی زۆر باشە الحەمدوللا زۆر باشە کاک یونس هیچم پێشکەش ناکەی وەکو چی وەڵا گۆرانی بێ نکتێک بێ بەسەرهاتێک بێ قسەیەکی خۆش بێ بە هەر چێک بێ من ڕازم دڵم گەورێ وەڵا لەو کاتێ هیچ لە بەردەست نیە لەو کاتێ هیچت لەبیر نییە نەبەخۆ باشە کاک یونس شارەزا یاری کڵاوێنی وەڵایەوە لە بەرنامەکان متابعیم کردووە لە بەرنامەکانیەوە واتە یاریت نەکردووە پێشووتر نەخێر باشە لەگەڵ مندا یاری بکە و بابزانین بە ختیاوەرد ئەبێ یاننا پەندی پێشینانێکمان هەیە و سەرتا بێ پەندەکە بزانیت باشە بەڵێ چەم بێ بۆشایی چەم بێ بێ چەقەڵ نابێت چەم بێ چەقەڵ نابێت زۆر ڕاستە و یاریەکە دەست پێەکەم لەگەڵ کاک یونس
فەرموو بله ژمارە حەوتێ بە ژمارە حەوت چی بێ؟ حەوتە بگێرە حەوت چی بێ؟ حەوت گوڵ بێ؟ بەڵێ ژمارە حەوت گوڵ بێ دڵنیای؟ بەڵێ پیرۆزە گوڵ بێ پیرۆزە کاک یونس وەڵامەکەت ڕاست بوو توانێت مستیلەکە بدۆزیتەوە. پەیوەندێکی تر لە کەلاری خۆشەویستەوە کاک شەماڵم لەگەڵە. کاک شەماڵ سڵاوت لێبێ و شەو باش. سڵاوت لێبێەوە خانم کاتت باش. تۆ چۆنی کاک شەماڵ باشی؟ دەیسان بەخوازن ئینشەڵڵا. سپاس بۆ تۆ کاک شەماڵ گیان. کاک شەماڵ پەندەکەی تۆ ئەڵێت ئاش لە خەیاڵێک گیان پەندەکەی تۆ ئەڵێ ئاش لە خەیاڵێک بەتاڵە نەخێر ئاش لە خەیاڵ ئاش لە خەیاڵ بەتاڵە نا بیستومەستی دوایە نەخێر ئاش لە خەیاڵێک ئاسمە هەر خەیاڵێ نەخێر نانا پەندەکە دووبارەکەی بۆم ئاش لە خەیاڵێک لە شاشەکەش دەرئەکەوێ نووسراوە ئاش لە خەیاڵێک ئاش لە خەیاڵێ تەواوی کە ئاشتەوا لە خەیاڵێ بەڵێ ئاشتەوا لە خەیاڵ ئاشتەوا لە خەیاڵێ چی؟ ئاشتەوان ئاشەوان ئاشتەوان ئاشەوان ئاشەوان بەڵێ ئاشەوان لە خەیاڵێک زۆر ڕاستە. دەست بەیارێ کاکەم کاکە شەماڵ. بەڵێ گیان فەرموو. کاک شەماڵ فەرموو گیان وەڵامان لە دەرەنجەشە بیوێت کۆتا فڵاوڵان تاکیۆڕە چی؟ ژمارە چەند؟ بەڵێ با چوار گوڵ بێ چوار گوڵ بێ؟ بەڵێ بەداخەوە فەرموو بەڵێ بەردەوام بە بەڵێ با یەک فت بێ یەک فت بێ بەڵێ بەداخەوە مستیلەکە لە ژمارە یەکا بوو. کاتێکی خۆش بۆ تۆ کاک شەماڵ خوات لەگەڵ ئەچمە ئازیزان ئێستا لایڤی بەرنامەکە لە پەیجی کەرکووک سەتەلایت چەناڵ بە شێوەیەکی ڕاستەوخۆ ئەڕوات بۆیە ئێوەش ئەتوانن ئێوەش لەگەڵ مندا بینەر بن. زۆرترین کۆمنت زۆرترین شێر هاوکارانم ژمارەی مۆبایلی لێوەرئەگرن و بە خدیاوەری ئەبێ و لە کۆتا پەیوەندی لەگەڵ مندا بەشدار ئەبێ. بۆیە ئێستا هەوڵدن زۆرترین کۆمنت بنووسن و بۆ ئەوەی لەگەڵ مندا بەشدار بن لە ڕێگای پەیوەندی تەلەفۆنیدا. زۆر باشە ئەچمە لای پەیوەندیەکی تر. سڵاوت لێبێ ئەم کاتت باش لاڤە خان. ئەم کاتە باش چۆنی لاڤە؟ زۆر سپاسە باشی سپاس من باشم گەر تۆ باش بیت. زۆر سپاس دەکەم. لاڤە ئامادەی دەست پێ بکەین؟ بەڵێ باشە بەقەت بەڕەکەی خۆت پێ ڕاکێشە. زۆر ڕاستە دەست بە یاریەکەکەم لاڤە ئەمە مستیلەکەیە.
لاڤا خان فەرموو. ئەبێ یەکەم جار گوڵێک بڵێم وانە؟ بەڵێ. با ژمارە حەوت گوڵ بێ. ژمارە حەوت گوڵ بێ. بەڵێ بەڵێ. فەرموو. لاڤا خان کەمێک پەلە لە بەرکاتی بەرنامەکە. ژمارە هەست باست بێ. ژمارە 8 فت بێ. بەڵێ. باشە. با ژمارە یەکیش فت بێ. چەند؟ ژمارە یەک. ژمارە یەکیش فت بێ. باشە. لاڤا خان ئەگەر کەمێک بە پەلە لە بەرکاتی بەرنامەکە. با ژمارە دووش فت بێ. ژمارە دووش فت بێ. باشە. ژمارە دووش با فت بێ لەگەڵ ژمارە پێنج. ژمارە 5 فت بێ. بەداخەوە مستیلەکە لە ژمارە 5 بوو. لاڤا خان کاتێک خۆش بۆ تۆ خوات لەگەڵ. ئەچمە لای کۆتا پەیوەندیمان کە ئەویش کۆتا پەیوەندیمان لە شاری کەرکووکەوەی ئەویش لە ڕێگەی سۆشیال میدیاوە زۆرترین کۆمنتی کردووە بە ئەکاونتی بەرگدووری خانمان. بەرگدووری خانمان بە ئەکاونتی بەرگدووری خانمان خاتوو ئامینە ئیبراهیم. هاوکارانم ژمارەی مۆبایلیان لێوەرگرتووە و پەیوەندیان بە خاتوو ئامینەوە کردووە کە بە ئەکاونتی بەرگدووری خانمان لەگەڵماندا بەشدار بووە. ئامینە خان سڵاوت لێبێ و شەو باش. شەو باش ئێوەش. چۆنی ئامینە خان ئەگەر سەوتی تەلەڤیزۆنەکەت کەسکەی سپاس دەکەم. ئەلۆ ئامینە خان گەویستی منی؟ زۆر سپاس ئەم کاتی وەک دەستپاسی بەرنامەکەتان یاسم. سپاس بۆ تۆ ئامینە. ئامینە خان سەوتی تەلەڤیزۆنەکەت کسکە لە مۆبایلەکەەوە گوێبیستی من بە. بەڵێ جەم نەتانە. باشە. ئامینە خان چەند کۆمنتت نووسیوە؟ بەڵێ جەم لێتە دەست خۆشن. ئامینە خان چەند کۆمنتت نووسی؟ ئەلۆ ئامینە خان دەست بە یاریەکە بکەین؟ وەڵا نازانم کۆمنتم زۆر نووسی بوو. باشە دەست بە یاریەکە بکەین؟ بەڵێ دەست پێکەین. ئەو ماستە بەڵێ بەڵێ پەندەکەی تۆ ئەڵێ ئەم ماستە ئەو ماستە ئەم ماستە چییە؟ موویەکی تایە. موویەکی تایە واتە ماستە بێموو نییە. ئەم ماستە موویەکی تایە. زۆر باشە. یاریەکە دەست پێکەم؟ بەڵێ یاریەکە لەگەڵ خاتوو ئامینە دەست پێکەی. بەڵێ ئامینە خان فەرموو.
پێنج با گوڵ بێ 5 گوڵ بێ بەداخەوە فەرموو ژمارە پێنج با گوڵ بێ باشە ژمارەیەکی تر 6 با فت بێ 6 فت بێ باشە 7 با فت بێ حوتیش با فت بێ باش 8 با فت بێ 8 فت بێ 8 فت ئەکەین و بەداخەوە مستیلەکە لە ژمارە 8 بوو ئامینەخان نەتوانی بە خدیاوەرت بێ سپاس بۆ ئەوەی کە لەگەڵمان بەشدار بووی ئازیزان ئامینەخان کۆتا پەیوەندیمان بوو کە لە ڕێگای سۆشیال میدیاوە زۆرترین کۆمنتی نووسی بوو هاوکارانم پەیوەندیان پێوە کرد و لەگەڵماندا بەشدار بوو بەڵام بەداخەوە نەیتوانی مستیلەکە بدۆزێتەوە ئێوەش ئەتوانن ڕۆژانە هەم لە ڕێگای سۆشیال میدیا و ئەکاونتی کەرکک سەتەلایت چەناڵ لە فەیسبوک لەگەڵماندا بەشدار بوون بە زۆرترین کۆمنت تاکو هاوکارانم پەیوەندیتان پێوە بکەن هەم لە ڕێگەی ژمارە مۆبایلەکانەوە ڕۆژانە بەشدار بن لە بەرنامەی کڵاوێن و لەگەڵ مندا یاری کڵاوێن بکەن ئازیزانم بۆ ئەمڕۆ 4 کەس لە ئێوە وەڵامەکانیان ڕاست بووە یاخۆت مستیلەکەیان دۆزیوەتەوە من ئێستا تیر و پشک ئەنجام ئەدەم بۆ کەسانی کەوە مستیلەکەیان دۆزیوەتەوە دەست بە تیر و پشکەکەکەم یەکدانەمان دەست کرد ئەو کەسەی کە بووە بە براوەی خەڵاتی ئەم شەومان بۆ کاکەیەک دەرچوو دوێنێ شەو بۆ خاتوونێک بوو ئەمڕۆ بۆ کاکەیەکە کاک یونس لە دووبس بەڵێ پیرۆزبایی لە کاک یونسەکەم لە دووبزەوە کە توانی ئەم شەو لەگەڵ مندا بەشدار بێ و بێت بە براوە خەڵاتی پرۆگراممان لەلایەن لێپرسراوی یەکەی وەرزشی یاخود لێپرسراوی بەشی وەرزشی مەڵبەندی دوی کەرکووکی یەکێتی نیشتیمانی کوردستان ئامادە کراوە کە بڕی 100,000 دینارە بۆ ئەو کەسەی کە ئەبێت بە براوە لەگەڵمان ئازیزانم پرۆگرامی ئەم شەوم کۆتایی پێهێنا سپاس بۆ هاوکارانم لە کۆنتترۆل سپاس بۆ برای کامێرامان سپاس بۆ سپۆنسەری جلوبەرگەکانم بەرەک دووری خۆر لە ڕەحیماوە سپاس بۆ ئێوەش کە تاکو ئێستا بینەرم بوون تاکو سبەی شەو ئەگەڕێمەوە لاتان هەمیشە تەندروست باش بن خاتان لەگەڵ